تازە سەرەتای هاوینە و وەرزی گەرما دەستی پێکردووە کەچی کارەبای 24 کاتژمێری کە حکوومەتی ماوە بەسەرچوو بانگەشەی بۆ دەکرد لە یەکەم تاقیکردنەوەی هاوین دەرنەچوو. لە ئیدارەی سۆران نزیکەی 10 کاتژمێر لە شەو ڕۆژێک کارەبا کەم کراوەتەوە. لێ ئێستادا تەماشای خەڵک دوو پارەی ئەدا، یعنی ئێستا بۆ نمونە من لە ماوەی لۆ 100 ساعتی ئەمپێری 7000 لە خەڵکی وەرگیرایە، لە ئێمە وەرگیراوە. بەڕاستی منەوە ناونانێم کارەبای 24 ساعتی کارەباکە لەو پەڕی خراپیدایە حەقوێ حکوومەت کارەباکەی یعنی 24 ساعتی تەواوبی بە نرخێکی گونجاو و لە ئاز بژێوی خەڵکی دابی، نەک ئەوە تا من موچەم بۆ نمونە 500,000 بی پارەکەم 600,000 لۆ بیتەوە، یانە موچەکەم 300,000 بی پارەکەم 400,000 لۆ بیتەوە. هاوڵاتیان دەڵێن ئێستا ئێمە پارەی مۆلیدە دەدەین و پارەی پرۆژەی ڕووناچیش کە بە ناوی کارەبای 24 کاتژمێری 6 قاتیان لەسەر زیاد کردین کەچی ئێستا تەنها 14 کاتژمێر کارەبا هەیە و پارەکەشی نرخی 24 کاتژمێریە. دەفەرمو لەو گەرمای ئێستا خەڵک لە گەرمان خەولی ناکەوێت. ئەو گەرماکە ئێستا هەیە پێویستە بە کارەبای 24 کاتژمێری هەیە، بەڵام بە سعرێکی مناسب. لەو کاتێکە بجارش کە باری خەڵک گران کرایەوە مۆلیدیان بە ئیشێ خستنەوە کە بارقورسێک کیلۆسە خەڵکی دروست کرد، لە هەمان کاتیشدا سعرەکان هەوشی خۆنە لە کارەبای پرۆژەی ڕووناچی. دەبی لە هەمان کاتدا بەرامبەر ئەو کارەبای کە لە مۆلیەکان بە ئیشکەتینەوەی پارەکان سعریان دابەزان بە، بەڵام بەداخۆم کە پاش ئەو هەموو بژینەکە ڕاگەنە جارش کە کارەبا چۆ دۆخی جاران پێش بەڵام سعرەکە نەگەڕاوە جاران خۆشگە سعرەکە توش خۆلی هەتباوە خێرسی بە هەلو گەرما ئیدارەمان دەکرد. ئەوە تا بینی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاوینە ڕۆژەکە شکستێنەیە لەبەرەوەی کە ئێستا زیاتر بۆی داهلەکان خەڵک پشت پێ بەستی لە ماوەی 10 ڕۆژ 2000 پارەی مۆریدەندایە، جارێکیان 21,000 جارێکیش 18,500 ئیمۆریدەی ئەوە بە حساب کارەبای 24 کاتژمێریشیە. وەزارەتی کارەبای حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بێ پێدانی ڕوونکردنەوە بە هاوبەشانی کارەبا 10 کاتژمێری کارەبای لەسەر هاوڵاتیانی سۆران کەم کردەوە و هیچ وادەیەکیش بۆ ئاسایی بوونەوەی کارەبا دیار نییە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.